دەنگۆی بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی و دەبزینی بەهای دیناری عێراقی لەلایەن بانکی مەرکەزیەوە بۆ 140 یاخو 150,000 یاخو 160,000 یەکێکتر لەو دەنگۆیانێک کە کاریگەری هەبووە لەسەر دابەزینی نرخی دینار کە ئەمە بۆ چوونی خۆمانوان هەیە لەسەر ئەمە بۆ پێمان وانە بانکی مەرکەزی هەنگاوی لەو شێوەیە بنێ بۆ پێی کە عێراق هەڵبژاردنەکانی لە پێشە و هەر کەسێک بڕیاری لەو شێوەیە بات بێگومان ئەبێ بە مردنی سیاسی و ئەبێتەوە کۆتایی هێنان بە ژیانی سیاسی خۆی چونکە شڵۆژانێکی زۆر گەورە لە نرخ لە بازارەکانی عێراق دروست دەکات و ئەمە بێگومان کاریگەری ئەبێ لەسەر هەڵبژاردنەکان لە عێراق و هەروەها تاکو ئێستا بانکی مەرکەزی هیچ لێدوانەیە خود ئاماژەیەکی ڕسمی نییە بۆ ئەوەی کە نرخی دۆلاری خۆی بەرز کرد بێتەوە یعنی ئەو ڕێژەی کە لە ساڵانی ڕابردوو دۆلاری پێفرۆشت و ئێستش بە هەمان نرخ و بە هەمان ڕێژە دۆلار ئەخاتە بازارەکان و ئەیفرۆشێ بە هەمان نرخ سیگناڵی پۆزتیڤ هەیە بۆ ئابووری عێراق بۆ پێی نرخینەوە تا ئاستێک بەرز بۆتەوە و پێشبینیەکانەوەما پێڵێن بۆ ساڵی ئایندا نرخینەوە ڕوو لە بەرزبوونەوەی زیاتر دەکات و ئەتوانێت عێراق تا ئاستێک لە دوای یەکەوە لەو ڕێکەوتنی کە نێران ئۆپیک و ئۆپیک پڵەسا کرابوو عێراقی محدود کرد و بڕێکی دیاری کراوە ئەتوانێت زیاتر لەو ڕێژەیە بەرهەم بێنێت و هەناردەی کات و بیفرۆشێ. خۆی بانقی نێودەوڵەتی پێشنیاری کردووە بێ بە 130,000 وەزارەتی دارایی عێراق پێشنیاری کردووە بێ بە 145,000 سندوقی دراوی نێودەوڵەتیش لەبەر کورتێنانی بودجێ عێراق پێشنیاری کردووە بێ بە 160,000 لەبەرەوە کورتێنانە پڕکاتەوە بەڵام ئەمانە هەمووی پێشنیارن تا ئێستا لە پەرلەمانە تەصدیق نەکراوە ئەگەر بێت و بەڕەسمی بەرز بکرێتەوە دۆلار بەرامبەر بە دینار بە تاکید لە 109 بۆ لە 112 هەڵاوسان ڕۆیە لە بازارەکانە. بە بەراورد لەگەڵ هەفتەی ڕابردووە بە نیسبەی لە 102 بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دابەزیەوە تا بە تقریباً بۆ 100 دلار ئەمریکی نزیکەی 2500 دینار لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دابەزیوە. پێم وایە ئەگەری دابەزینی دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بەهێزترە چونکە بە دلیلی ئەوەی کە ئێستا عێراق لە بەردەم قەیرانێکی گەورەی دارایی ئابووریایەوە کوریهێنانی بودجێ هەیەەوە کەڵەکەبووی قەرزەکانی سەری ئەمە وای کردووە کە ینی خستنە ڕووی دۆلار لە بانقی ناوەندیەوە بەو ڕێژەوە نەبیانی وەکو لە جێی خواستی ئەویان نەبێ بەڕاستی بۆیە هەموو ئەگەرەکان پێمان ئەڵێن کە ئەشێت دیناری عێراقی زیاتر لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دابەزێت چونکە ئێستا حکوومەتی عێراقی چەند ئەگەرێکی لەبەر دەمایە سەبارەت بە پڕکردنەوەی کورهێنانی بودجە ئەگەرەکانیش ئەوەیە کە ئایا عێراق ئەتوانێت خەرجەکانی کەم کاتە و داهزیاب بکە کە ئەمەگەرێکی قورسە ناتوانێت ئەوە بکات و ئایا ئەتوانێت قەرز بکات چونکە ئێستا هەر عێراق ملزەمە بۆی کە ئێستا قەرزی ناوخۆی و دەرەکیشی لەسەرا زیان لە هەموو کەسێکەیە باشە ئاین لە ڕووی مادیەوە بۆ نمونە لەلای ئێمە موادەکانمان هیچ سەرف نابێ باشە ئاین تۆ هی فلدەرێکی کڕی نایکڕی خەڵکەکە بۆ نمونە جاران بە 10,000 بە 150,000 پێ نایە ینی داڕوخان بە خۆیەوە بینێ بەڕاستی طبعاً کاریگەری خۆی هەیە ینی داڕوخێ خەڵک ئاین ناتوانێت ئەوەی جاران بکات ئەوەی کە جاران سەرفێگری ئێستا ناتوانێت بیکات بە هیچ جۆرێک